سلااو و ڕێز بۆ قوتابیان خۆشتویە زاخۆیا دەلالێ. سلااو و ڕێز بۆ قوتابیان خۆشتویە باژێرە دووەکێ. پێدیا کار بکەین بۆ هەندێ پێشەڕۆژاخوا ئاسۆیەخوا گەشتر بکەین. طبعا اف سمینارە gelek مفاید گەهێنتە قوتابیان. ئەگەر من بڕیارێکە خەلت دابێتە ئەبە پاڵپشتیەکە مازم بوو من بڕیارێکە باشتر بدەم. بەچی ئەتوانی تۆ خزمەتی خاک وڵاتی نیشتمان؟ ئێمە ژەمانەیەکو دەستگاڕوانگە گەنجی هۆشیار دروست بێ، کچ و کوڕی هۆشیار دروست بێ. ئێسقاتە ئەنکو وەرگرتنە تەسیرە دەوروبەریە. نواد كتم كزرا قطبيان برفره بيتن وهي بيتو دوباره ببزفر نبدا ما به بيت بن استي من مفاكي جالك زداديتش أبي سمينارا وانا طيبات آخفني جالك أسود كرد كرني الماكك وعم أرمجا خب كوري إن شاء الله ديف درش مما ده نفشه که سرکفتی بن دهاتوی سرفراز و سرکفتی بن.